سڵاو هاو زمان و ئاخێوەرانی زمانی کوردی لە ڕۆژی جیهانی زمانی دایکدا کە ئێمەی کوردیش زمانی دایکمان کوردیە گەرمترین پیرۆزبایی بە زمانی شیرینی دایک کە کوردیە ئاراستەتان دەکەین. ئەمڕۆ ڕۆژی جیهانی زمانی دایکە لە جیهاندا کە لە ڕێکەوتی 21 هەموو ساڵێک ئەم یادە دەکرێتەوە. زمانی کوردی یەکێکە لە زمانە زیندوەکانی جیهان لە ڕیزبەندی 59 زمانەکانی جیهان دێت کە لە سەدا 0.31 جیهان بە زمانی کوردی قسە دەکەن. من کوردم، بە کوردی دەدوێم، بە کوردی دەخوێنم و بە کوردی دەنووسم. چ کرمانچ، چ زازا، چ سۆران، چ گۆران، ئەم تەواوی کوردن، زمانی me کوردیە، کوردی xeta me sor e. Language is a roadmap of a culture. It tells where people come from and where they're going. اللغة هي خريطة الطريق للثقافة وهي تخبرك من أين يأتي شعوبها وإلى أين يذهبون. Dil bir kültürün yol haritasında nereden geldiği ve nerede olduklarını anlatır. Yoyanshi Jongwan Hoda Luciantu, Taga Suni Tada Gamin Yazin Nali, Iji Taminyo Chanali. 오늘은 문화의 로드맵을 니다 사람들이 어디서 왔고 어디로 가는지 알려줍니다. भाषा की से संस्कृति का रोड मैप है ये आपको बताती है कि इसके लोग कहाँ से आते हैं और कहाँ जा रहे हैं. نوای موادی کس نگم مجاب و مافی کس نبم و مافی گلو خاککم حتی مویر خماتکم تغییر کرید و برنکم برنده بیوشانوی دلبندی رو آبی و شیرین یسان که لدم روی زمین نتوانی واقع گل نبین هر گل بینو هر گل نبین هر گل بینو هر گل نبین هر گل بینو هر گل نبین